بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لێبێت بەداخەوە بە خەمباری و ئەمجارە لە خزمەتانم لە بازاڕی قەیسەری شاری ئەولێرمە و بازاڕەی کە سوتا و تێیدا دوکانداران زەرمەند بوون. زامن ئەمڕۆ دەسمە لای بەشێک لە کاسبکاران دوکانداران با بزانم ئەوان کارەکانیان گەیشتون بەکوێ تاوەکو ئێستا حکوومەت زۆر هاوکاریەکی کردوون وەکەی ئەم بازاڕە چاک دەبێتەوە و کاسبکاران و دوکانداران دەگەڕێنەوە سەر کارەکانیان. ئێوەش لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕواینی بەشێک لە کاسبکارانتان بۆ دەگوازمەوە، لەگەڵمان نابن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير من جانكم. زەرر و زیان ناخۆشە، بەڵام هەندێک شتێشەیە کە هات بەدەستەتونیە. بدەست خۆمانیە ڕاست. کارەکان بەکوێ گەیشتووە نۆژەنکردنەوەکان وەکو پێویست دەڕوات یان لە تموحی ئێوەدا نیە؟ والله نۆژەنکردنەوە بەنسبەت دوکاندارەکان هیچ عیبی نیە، زۆر باش. هەرکەس بەش خۆی هەستایە، ئەوی سپیکاری دەکات، ئەوی کاشی دەکات، ئەوی سەقفی دروست دەکات، ئەوی شێمانەکانی تەس ئەزێت خواردی سند شێمانەکان نوێ دەکاتەوە. ئەمە لێر یەک نقطە هەیە، ئیشی حکوومەتی ناڕۆ. ئیشی حکوومەت ناڕۆ. ئیشی حکوومەتی چییە؟ ئیشی حکوومەتی سەر هەرکەس زۆر تامی کردەوە خلاص بوو. مەسەڵەن ئەوان بەرامبەر هەموو خلاصیان کردە دەڕابە هەموو شتەوە. چاوەڕێی حکوومەت کەنجی نیگانە چا دەکاتەوە، کەنج سەقفمان چا دەکاتەوە، چەندی دەوێت مانگەکە دووە سێ چال ئینسان ڕۆیخۆی بزانی. ناوی دوکان لەسەر ئەستۆی خۆتانە؟ ئەستۆ خۆمانە بە خۆمان دەکەنەوە، خەڵک تەکەمەوە لەسەر خلاص بوون. هەربانم کاشی دەکەم چ بنامینێ، سوبەش دەکەمەوە تاوە سەقفستانی و ئیشی یەک ڕۆژیە دەڕابی تێ دەیەخم. یعنی دوکانم حازرە، باشم ناتم یەک پوشکە ئەشە لێدان نییە هاتە دەروەتاوە نەبی. کەواتە ئێستا با بڵێن ئەو دیوارە ئەو دیگان هەمووی ئەسەتی خواردیان. ناشکری بە خۆتان چاکەنەوە نییە؟ هەنکە حکوومەت ڕێمان بدا بە خۆمان چاش دەکەینەوە، حکوومەت ڕێ نادا. باس دەو دەکرێت کۆمپانیایەکی ئەڵمانی دڵێ نۆژەنی دەکەمەوە. کۆمپانیای ئەڵمانی وەخت خۆشی هاتبوو کە تامیرەکەم کرا زمانی نەوزات هادی ناو قەیسەری ئەوانەی کە ڕئیسەکە ئەوانە بخۆیان کردیان، حکوومەت کردی ئەتیادی ئەسە خۆیان خوا خێران موسی تەکەمان بە 8 مانجی پتێچوو هەتا خلاص بوو. ئەمما ناو قەیسەری کۆن یعنی بێعتبار ئاسارە دەستکاریان نەکرد. ئەوە گوتن شرکەتی ئەڵمانی دێت چاش دەکاتەوە، خاص شرکەتی ئەڵمانی. ئەزێش تۆمان لەسەر دەست پێ بکەن، ئەوانیشتان زۆر خاوە لەسەر خۆیە. بۆ نمونە ئەو خایانکردنەوە ئێوە ئەو ڕێگای هەموو لە ئەستۆی حکوومەتیە لایەنی پەیوەنددار نایەت ئێرە ڕۆژانە؟ بەنسبەت خایانکردنەوە ئێرەوانە بتەوان زۆر بزاری گەلک زۆری لێبوو. 2000 3000 4000 هاتن خاویان کردەوە تەواو، یعنی ئینسان ئینکاری ناکرێ. ئەمان پاشی ئەوان هەرکەس شکاری خۆی دەکا ئەو دروست بڵێ کە دێتە دەرێ هەرکەس ناگونێ دەکا بۆ ئەسە خۆتی فڕی بدەن، ئەسە خۆتی لەمەدا حکوومەت خاوێن ناکاتەوە. بەس لەمە کێشەکەمان ئەو دینگانەیە. بڕوای تو ینی چەندی دیکەی پێ دەچێت تا تەواو دەکرێت؟ وەڵڵای جا حکوومەت دەزانێەوە. ئەگەر حکوومەت ئیشی لێ بکات ئیشی چەند ڕۆژە؟ وەڵڵاهی ئیش دەزانی. ئەگەر بەس تەکلیفکردنەوە بی ئەوە لەوانەیە هەر ئەو پەڕێ ماگەک ئەگەر تەکلیفی بکاتەوە بە شەرتێک ئەگەر سولەکەکان ناوێت زەتی نەخواردی بچکەم هینە هەمووی پلاستیکە ڕاستە شێرمان تێدایە، سولەکەش تێدایە. ئەگەر سولەکان تەواویتەوە مانە دەبی سەر نوێ دینکاڵ شێنی سولەکەی دانێت سەر نوێ. ئەگەر سولەکان زێتی نەبوو تەکلیفەکەی ئاساندا چ مشکلە نیە، بە شەرتە نەمام بکەن. حکوومەت بیدایەت گوتی دوکانەکانتان چاکەنەوە. دوای پێنجشەمێ جەماعەتی شارەوانی هات گوتیان ڕاگرن. ئێستاش نازانین چا دەکرێت چا ناکرێت نازانین. گوتی ڕاگرن، حکوومەت بەخۆی پارەی تەخسیس کردێت کە بەخۆی عەلە ئەساس چا بکاتەوە. ئێستاش خەبەرمانەیە سعات 12 عەلە ئەساس حکوومەت گوتیتی دوکانەکەتان لۆخۆ چاکەنەوە تا بە شەریکەکی دینین باقیتان لۆ چاکەنەوە. جە نازام ڕاستە درۆیە نازان. چەندی دیکە دەخایەنی بۆ نمونە تا ئێرە نۆژەن دەکرێتەوە چا دەکرێتەوە بازارەکە وەکو خۆی لێ دێتەوە؟ وەڵڵاهی
ئەوان جەماعەتی ئەڵمانی لێرە نووسکۆینە پێم وایە دێن ئەوان بە سوالمان لەوان کرد گوتی ئەمە چاکەینەوە 3 ساری دەوێ بێ گوتێکە ئیرانی بێن لۆ تەعمیرکەن ممکنە تا 2 ساری دەوێ ئەگەر شەریکەی تورکیش بینن 6 مانگە تا 9 مانجی دەوێ ئەو عسەب ئەوان ئاسارن ئەگەر 3 ساری بوێ ئەتو بژێوی ژیانە لەسەر دوکان نییە والله ئێمە بە خۆمان دوکاندارەکان لەبەر جێژنێ هەموو مەوادمانی نابوو هەمومان ئەسڵنا قەرداری نستا قەرداری ئەو خەڵکەی کە زلکی لەکنەمە بۆ قەرداری جملە فرۆشەکانیشن بەرێ وەڵام وەمان کەتینە وەچ کابرێک بە کوردی گوتی سازی عەلی دوکانی چیت هەبوو ئەمە خەیاتم مەرێ کەواتە خەڵک هەبوو لە لای تو شمەچی بەڕاداندایە لۆ ئەوەی لۆ خۆی لۆ جەژنوە خۆت باز دەکەی کە بیپۆشتن ڕەنگە بەشێک لە پارەکەشی داوێ موقیفی خەڵکی چۆن بۆ بەرامبەر بەخوای خەڵکەکە الحەمدولله خەڵکیمە مسلمانە لە خوای بەزیاد بی هەتا ئێستا ئەمن بەخۆم لۆ هەندێک کەس لەبەرەوەی خوا نەیبڕی بەخێر هەندێک زلکم لۆ هەندێک خەڵک کردیا ئەوانم هەموو لۆ درینەوە هەندێک فەقیر هەنە لە بازاری دێنەکنە من مانای بە شتێکی کەم جلکەکەیان لۆکەم ئەوانم هەموو ئەو ماوەی دروست کردینەوە ئەوانەی دیکەش زۆربەی ماریان ئاوابی گەردەن ئازاییان کردی هەر هەموویان تقریبا هەتا ئەستا مانای یەک مشکلم لەکە یەک کەسی هەیە ئەمانەتەژی لەکرە من بوو ئەمانەتەکەی لێرە سوتایە گوتم برام سەر چاوم ست دەوێ من لۆ دەکەم هەر ئەوەیە غادی خۆمە الحەمدولله حەقی ناس لە سەخۆ نایەری تقریبا بای چەند زەرەر و زیان بە جەنابەت گەیشت دەگاتە چەند قورئان ئەزانی چییە دوکان سووتان تەخمینی نییە ئەمە قماشم هەبووە ئەمە چی نەم هەبووینە کرم لەکن بووینە جلکی عالەمێم زۆر لەکن بووینە جلکی درواشم هەبووینە جلکی بڕاشم هەبووینە تەخمین برێم چەند نازانم ئەمە تەخمینی ئەو کرانەی لەکنم بووینە لە من تقریبا دەفتەرە چییە ئی خۆم هەمووی بابای 30 وەرەقەی تێدا بێر هەندێ زیاتر هەر هەندێ زیاتر نییە پێتان گوترایە جگە لە نۆژەنکردنەوەی بۆ نەقەرە بوو دەکرێنەوە هاوکاری دەکرێن بەخوای بەس لەو ڕسمگرنی دێنێرە لە یا ڕەبی ڕسمەکاش نیان هەموو بستێتیە دەرنەچی مانای من لە زۆر فەزاییەکان قسەکم باس کرد خێر و بێری ئەو وڵاتەی گەلک زۆرە دەورەمەندی گەلک زەخمی هەیە ئەگە هەر دەورەمەندێک بێ دوو دوکانی تاکاتەوە بای شتێکی بەسیت ئەشیای لۆدانێت و چیان لێکەمە بی خەرک لە ئەنتیفازەی هەرات بە کراس و بێجامەی هەرات ئێوە نییە ئێستاش نەوە تو یەکمان بەبیرە خەرەکەمی بە کراس و بێجامەی هەرات هەموو خەرک سەروەتی خۆماری خۆشی بەجێهێشت ئێستانەکە ملیار لێر و ملیار وەکی خۆرێنە لە باز لە هەولێرێ ئەگەر یەک کەس بە هەنای ئەو قەیسەریدا هاتیە کابرا گوتی هاتێ دوکانەکانمان لۆ تەعمیرە کاتوەستاوە بە پارەی ویە ئیمەنیە ماری ئاوابی عەزیشی لێنیە ناوی بینم بەڕاستی عەزم لێ ناوی بینم لەبەرەوەی کەس بە هەنایمە نەهاتیە لەو کابرایەوە بچی زێڕینگرە لێرە یعنی ئەوەی کە بۆ هاوکارین گۆ دەکا هەر لەناو بازاری قەیسەریە لە ناو بازاری قەیسەریە خەڵکی دیکە نەهاتیە بە قورئان دوو سێ کەس هاتن گوتیان دوو دوکان یەک هات گوتی دوکانی تو عادی من ئەمیش گوتم مارت ئاوابی دوکانی من مەسروفە چوەی تێناچی هەمووی دەوەرەقەچی داخۆ تێئەچی تێناچی ونی هەندە گەورە نینە دوکانەکان برێم بای 200,000 جێسیەوی بای وەرەقەچی کارەبایە و دەڕابک بە دووەرەقەیە و کاشیش با 500,000 تێ بچێر هەندەیە دوکانەکان بەخۆی کچکەنە مناکڕینەوەی قماش یان بەخوای ئەوە ئیدکە ڕسق لە دەست خوددایە خوش هەڵ ئەوێزمان لۆ دەکەم کەس نهاتێ بکاکە قماشەکەت عادی منم قماش لۆ دەکڕمەوە کەس نەهاتی نەخێر ئینشاءالله خوا ڕزقی مەدەدا بەدەستی خۆمان لە خۆمان کوپیامان کرد و پیاکەینەوە ئینشاءالله محتاجی کەس نابین ئینشاءالله سلام علیکم سلام ورحمة زەرەر و زیان ناخۆشە بەڵام کە ئەوەشتان بە ڕووداوەشتان بەسەردا هات بەڵام ئێستا ئێوە چۆن کارەکانی خۆتان ڕای دەکەن چیتان کردووە ئەمە تقریبانەوە چەندە سوستایە لە 5 سوستایە تا ئێستا ئەمە بە خۆمان ئیشەکانی خۆمان دەکەین بە زمان یەکلایمان ناکەنەوە دەمەک دەرێ بە خۆتان بکەن دەمەک دەرێ ئەمە دەکەین ئەوان دەرێ نەگە بەڕێکخراوە چی نووسکەوانە بکەین 2 ساڵی دەخایانی ئەمەش ئادی ئەگەر ئەوان بکەن چکە ئیشان سەبرە ئەمەش بە خۆمان بکەین نزیکەی مانگە چی دەخایانی بژێوی ژیانتان لەسەر دوکانەکەنیە لەسەر دوکانانێ ئەگەر 3 ساڵی کە بخایانی و ینی خەریکی چی دەبن وڵی چ بکەین یعنی هیچمان پێ ناکرێ ینی هەرچی ئەمە دوکانداری نەمە کاسبین هەرچی ئەمان بلو دوکانەی بوو ئێستاژەوە مارەکەمە هەموو سوتایە و هیچ کەسێک ناتە سەخت یارمەتیمان بدەیان ینی خێرخواست دەرێم لۆتان تعمیل دەکەمەوەش کەس شارەوانی نایری
شارانی ڕێگە نادە دەرێ ئاسارە دەمەک دەرێ بکەن دەمەک دەرێ ڕاوەستە نانی نازان چ بکەین ئێستاگە بە خۆت خەریکی نۆژەکردنەوەی دوکانەکەی خۆت بێت چەند ڕۆژی دەخایێنی ئێستا ئەمە هەمومان ئەگەر ینی تەواو بکەین نزیکەی مانگەک مانگە کونی پێدەچی بە هەمووی دێنەوە سە دوکانی خۆمان ئەوەندەی پێدەچی ینی دوکانەکانمان گچکەیە ینی ئێستەوە بە ڕۆژەش تقریبەنە دوکانی تاوا کردیا تاوا دەکەین بە خۆمان هەموو هاوکارێکتر دەکەین تاوا دەکەین لەسەر حسابی خۆشمان دەکەین ئەتی بەس ئێستا بەشێک لە دوکاندارەکان دەڵێن ئەمە ناوەی دوکان لە ئەستوی خۆمان نۆژەن دەکەینەوە بەڵام دەرەوەی پێویستە حکوومەت بیکە ئەوەی کە پێویستە حکوومەت بیکە حکوومەت هاتووە ڕۆژانە کاری لێ بکە بەس هاتی خایانی کردیتەوە هەر ئەوەندەی زبرەکانی لە بۆ فڕداین ئەگەنا هیچی نەکردێتە ئێستا ینی پێشتان ناڵێن جگەلەوەی کە باسی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد پێشتان ناڵێن بۆ نمونە ئەگەر خۆمان دەست بە کارەکان بکەین چەندی دیکە دەخایانی و ئێوە دەتوانن بگەڕێنەوە سەر کارەکانتان ئەوان دەرن ئێرە ئاسارە ئەگە بدەینە دەست ڕێکخراوەکان زۆری دەخایانی تێدەگەی ینی ئەمەش بژێوی ژیانمان لە سەوی شەیە ینی لەو بێئیشێ لەو بێ ئەوەی بەخۆ دەزانی بێ موچەی ئەوەز ئاخراپەی ئەمە زۆر بێ ئەشیاکانیشمان قەر بوو تا قەردیشمان ینی دایتە خەڵکی ئەوشتانە وەر ئاسری دەفتەری قەردیشت هەبوو ئەدی ئەرێوەڵا هەموو سوتا ئەویش سوتا ئەجە هەیە ماری ئاوابی دەری ئەمنەوە دە قەردارم دێم دەدەم هەشە پێگەیشتم تۆ چەندت زەرەر و زیان پێگەیشتووە بۆ چەندت کاڵا هەبووە چی دەفرۆشت ئەم من دوکانی مەوادی خەیاتیمانە بوو ئەشای کریستاڵات مەوادی کریستاڵ یعنی هەندێک بابەتمانە بوو هەندێک بابەتی کریستاڵات هەیە زۆر گیانە ئەمە ئەو شتانەمان دەفرۆشت دەرێ و ژۆرێم هەموو ئەشیا بوو ینی بە دەقیقی ناتانم برێم ئەوەندا بەس نزیکەی بە تەخمینی نزیکەی 4 دەفتەرێک بوو لە دوکانی من ڕەنجی چەند ساڵت بوو ئاوەستا بەڵەوە ڕەنجی زۆرە یعنی هەرچی هەمام بوو لەو دوکانەی بوو ئەلحەمدولیلا خوای گەورە لۆمان تەعویز کاتەوە هەر چاومان ڕەحمی خوای ئینشاڵڵا چەند ساڵ دیکە دەخایێنێ تاوەکو دەگەڕێەوە هەمان ئاستی جاران چەندی دیکەی پێدەچێت وەڵاهی ماشستان یعنی بەخۆ دەزانی زۆر زەحمەتە یعنی ئەمە چاوەڕە ڕەحمی خوایە خوای گەورە لۆمان سەهل بکە ئەرێ وەڵا یعنی بەتەمای خوای السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەبینم لە دیار دوکانەکەی خۆتی بەڵێ ڕۆژانە دی ئەمن ئەرێ وەڵا هەموو ڕۆژە سبەینان هەر بە وەختی خۆم هەموو ڕۆژ سبەینان دێمە تا ئێوارێ هەلی بێژوکانی خۆم ڕادەوەستم یان دەبین دەچمەوە سەری دێمەوە لەگەن دوکانداران ڕادەوەستین هەندێک دەردەدری ئۆشتان دەکەین ڕادەوەست هەر ئەوەندەیە ئەرێ وەڵا هیچ بکەین یعنی هیچ کەمان پێ ناکرێمە چاوەڕە دەکەین مەقسەد قەرارەکە لە مەحافەزەی دەرچی و بزانین چ بڕیارەکی دەن کو نۆژەنج دەکەنەوە چاوەڕێوانە دەکەین تا ئێستا چی کراوە بۆ بازارە وڵاهی دەربارەی کرانەکەی دووجار خەیان کرایتەوە خەیان کرانەوەکەش برێ شتەشی ئاسان شتەشی ئاسان نییە زۆری ویستە بە سەدا عەمەلاتی مەسەد ناو دوکانەکانی خەیان کردەوە ئەوی دیکەش لزنهاتیە کەشفی کردیە پێداچوونەوەی لۆ کردیە چی دەوێ چی ناوێ قوتی ئەو بەردانە چەندە ئەو کەرپوچانە چەندە ئەو دینگانە قوتەکانی چەندەتانی خۆی ڕاگری لەبەرەوەی برێ نەرێ ئەمە لەوە پاش شتێکمان دێ بزانین ئایا تێدا ژیان تێدا بەردەوام دەبی بەزەوەندەی تەمەشایان کردی الحەمدولیلا بزانم شتێکی وا دەرنەچووە ڕەنگە برێ هەندێک شتێبی کەم و کوڕی هەبی کەم و کوڕی نییە برێ هەیە با هەندێک کەم و کوڕی هەیە بەزەمە دەمانێت بە زووترین کاتڕێکان چیانی کەم و کوڕەکان چیە کەم و کوڕەکانەوە ینی ڕەنگە برێ هەندێک ئەو دینگانە هەندێک قوتی نەمابی ئەوانە لە دەسەڵاتی حکوومەتی دابی گۆڕانکارێشتدا بکە ئەی دیکەش زۆری مەقسەد سپیکاری و کاشی ئەوانە ئەمەتانی بەس مشکلەکەیمە ئەو دەرێ ئەو سەقفەیە حکوومەت دەستکارێش بکات چای کاتەوە نۆژەنج بکاتەوە ئەمەتان بینە سەر کار و کاسبی خۆمان کاسباتێکە خۆمان بکەین لێرە حکوومەت بە ئێوەی گوتیا چەندی دیکە بازار نۆژەن دەکرێتەوە چەندی دیکە دەتوانن
بگەڕێنەوە سەرکارەکانی خۆتان وەکو جاران کاڵەکانتان بفرۆشن. ئەوان بابرین ئەو هەفتەیە لە کۆبنەوە دابوونا مەقسەد ئەو ڕۆ بزانم ئاخر قەرارە دەدرێ غەڵەت نەبم ئەو ئاخر قەرار دەدرێ کون و ژنج دەکەنەوە سکاتە چی پێ دەچی چاوەڕێ قەراری ئەو ڕۆ دەکەن دەڵێن کۆمپانیایەکی بیانی دەڵێ نۆژەنی دەکەمەوە بەڵام چەند ساڵێکی دەوێت ئێوە بژێوی ژیانتان لەسەر دوکانەکەی خۆتان نییە؟ ئەمە بژێ ژیانەوە لەسەر دوکانەیە لە سێش تشکنێ هەرچێ بێ نۆژەنجی بکاتەوە ئەمە هیچ کەمانیە لەو دوکانی زیاتر ئەوی هەشمان بۆ هەلێرە بووە ئەوی ڕۆژ شەهر ئەوە بووە باشە هیچکە نییە برێ شتی دیکەمانە بین ئانیتمان هەر ئەوەیە دوکانەکەی تو چ دەفرۆژ ینی سوارات بێت یەک سوارات نەفرۆش یەک سوارات یافرەتان بەرهەمی چەند ساڵە دەبوو؟ وڵی بەرهەمی منداری مەتا ئێستا هەرێوەڵە ئەم بەخوای بنچی سێ دەفتەر کەمترەوە نزیکەی سێ دەفتەر ئارێوەڵە ئێستا چۆن بنیادی دەنێەوە چۆن دەگەڕێەوە سەرکارەکەی خۆت بیرە لێکردیتەوە بیرکردنەوە کە چییە ئێستا هەموو دەفمانەوەی نۆژەن بکرێتەوە کە نۆژەن کراوە هەنجینێ خوا گەورەیە حەلێک هەر دەکرێ دەبینم بەشێک لە دوکانەکان ناوەی دوکانەکەیانی خۆیان نۆژەن کردیتەوە بۆ بەڕێزت نۆژەنت نەکردیتەوە ئەوان خێرخواز کردیتی خێرخواز کردیتی ینی حکومت نەکردیان نانە ئەوانی ژۆرێ ئەوان ئێستا بەشە کرایە خێرخواز دویانی کردیا ئێستا هەر لەو ڕێزش دەبینم ئێستا ئەوەیان جیاوازی هەیە ئایا نۆژەن کرایتەوە یان ئەوە نە ئەوە بەخۆی کردیتەوە ئەوە یەکەم کەس بوو لەو فەرعی مابرین سپیکارەکەی کرد ئەمە زایدە نەقاریمان کرد کاشیمان هەگرت ئەمەش وەستای سپیکاریمان باڕاداندا و پاشەوەی ئەمن بوو معاملەشم لە کابرای کرد بوو کە سپیکارەکەم لەو بکە باشە وەستای کارە باش دەگەری پێکاتم بێ کارباکەم لەو بەستی و سپیکارەکەم لەو بکە بەسکە حکومەت گوتی ڕاگرن ڕاگیرە ئەگەنە ئەمەش ئەومان کردو ئێستا ئەوە خلاص بوو ینی نۆژەنکردنەوەکە لە سەرستەی خۆتان حکومەت پێ ڕاگرتن حکومەت بیداەتی گوتی ژۆرێ بە خۆتان تعمیرکەن دەرێژە ملۆتان دەکەین ئێستا دیارنی ئێستا دەرێ قەرارەکە ئەوەیە کەوان نزنی کەشفی ئەڵمانیەکان هاتینە ئەوان نازام چ قەرارەشیاندایە ڕایان گرتی ئەوان ڕایان گرتیە سلام علیکم علیکم السلام ورحمة الله دەرەر و زیان ناخۆشە خوای گەورە بۆتان خەرەبوو بکاتەوە الحمد لله شارەکانتان بە چێ گەیشت والله کاری مامە بیدایە دێرە چونە پارێزگای گوتی ناو دوکانەکە لە خۆتان چاکەنەوە ئەم ئەوان کە چا دەکەینەوە گوتوان مشکلە نییە ئێستا یەک بار خۆم نزیکە 400 میامێدە کارەبان بەو سپیم کرد ئەو لام تەواو کرد دوای هەرگوتیان ڕاوەستا ئەمەش ڕانەوەستان هێک وەسییان لۆ کردن گوتیان غەرامەتەوە وەستەکە ژۆتەوە دەست وەسییان لۆکردن ئەوە وەستەکەی وەسییان داینێ گوتی ئیش بکەن غەرامەتە ئەوە وەستەکەیە ئەویان دانە لێرە چوونە شارەوانیش چەمان نەکردن گوتنا بخۆی گوتی و هەژدە ڕۆژان گۆم بێکار و کاسب ڕاوەستانە لۆتان عەلەسات پارەتان لە سەرفکرایە نۆژەکردنەوەت عەلەسا یەکشەمێ ئیشەکە دەست پێ بکە یەکشەمیش چ نەبوو ئێستا دەرێن سێشەمێ ئەو نازە سێشەم چ دەبی چ نابی نازانێ وەسلی غرامەیە ئەوە سێنۆکن نەگرۆم لە هەر هەمویانە کردیە لۆ ئەو قەسەیەکوانم هەم کرایە هەم یەک وەستیاندانێ لێ غەرامەیە چەند غرامەیە نازانم بەخۆی ئەن ئەو وەستیاندانێت تاواخواسی دوکانی چیت هەبوو بەڕێز ئەم جلوبەرگم دەفرشت ئەم ڕۆژ دێنێ دادەنی شیش دادەچینەوەتەوە تازە جێم لێکە چ بدەی گووە دوکان لە تابلی مۆل عەلەسان گوتی بستنێوەنەر کرێ سارەشی مەدەر ئەم دوکان تابلی مۆل لۆ چیە من ئەم لەوی ناتان بژمە دیارە مەقسەد شتەکەیەکە بسمە تابلی مۆل چیشم دوکان لۆ چێ لێوێندەرە لێ عەلەسات بستنێوە لێ دوکانتان دەنێ پارێ سارە کو لێوە ناگرێت ئەمن چیشم وێنم نادن ئەم نیشم لێوی پێ ناکرێت ئیشم لێوێ ناگونجێت تا لێ بجێن چەند ساڵە لەو بازاڕی یەک بار خۆم لە 84 لە بازاڕی ئارە بەخوا لێ عەرەبانەمە بووە لەو کاتێ لەو بازارمە تا ئێستاکە ئەو هێشماوە یەک جاری ڕاستە ڕۆیتەوە هەموو ڕۆی هەموو الحەمدلله شکر ئەو شتە کاتێن خلاصم حکوومەت قەرەبووتان چۆن دەکاتەوە کاک مەسوورات ئەلێکوانە گوتی ئەمە زەرەکەم ناوە گۆ زەرە کرد ئێمەش قسەیەوە کابرا سەرۆژ حکوومەتە ئەمەش گوتمە ئەو قسێکێتەوە ئێستا کەس نازانی چ دەکەت چ ناکە تا هیچ زیان بێ هەتا ئێستا ڕێوی دەرنێت تۆ بزان چ دەکە و چ ناکە چەند ساڵی دیکەی پێدەچێیان چەند مانجی دیکەی پێدەچێ هەتاو بازارە نۆژن دەکرێت پێرەکە لە ئەوەندی داوامان لە جێگری مەحافزی کرد بەس پێمان برێت چەندی پێچی پێ نەگوتی هەچەندە بابا بزانم و دەکەیت چەندە چەند نییە پێی نەگوتیم بەڕاستی
نازانی مەسیری چی دێکوانە سارشکە دوێ ئایا چا دەکەن ئایا چا ناکەن هیچ شتەکە دیار نیە بەڕاستی ئەمە دەستێک باومباری خۆم ئەگە بزانی هەتا هەژدە ڕۆژ کە ڕادۆست ئەگەر ڕانەوەستی دوکان خۆمە چا دەکەن ئەحمال حکوومەتی نییە ئەگەر ئەمە ئێستامە ژیانی من بەمسایب عینەوەوە من دارین کار و کەسەوەتمانی کەس پانێداتە من خۆ ناچم دزی بکەم لێکوانەکچی من خۆ نامزانای بکوشم بەخوا لێکوان دوکانە خۆم چا دەکەمەوە شارەوان نوێ بەبەردار ڕاوی دەنێن بەخوای هەمومان ئێستای قسەمانەیە سمەزوونێ بە زەمن لەسەر قسەوان ڕاوزن سێ شەمی نەتن ژێوی خۆت و ماڵ و منداڵ ئەمە دوکانەیە ئارە بەخوا من سەر دوکان ئێستاکەمە ڕاگرتەوە نزیکەی چەند ڕۆژەی 20 ڕۆژە هیچ قسێکمانە دەزنان هیچیان نەزنانە تا ئێستاکە لۆچمان چاکەنەوە مەمنوینە بەدەگە چاژ نەکە هەروە بیتن نازانین خێرخوازێک کەسێک نهاتۆ بڵێ کاکە تۆ چەندت زەرەر کردووە من بۆندە هاوکاری دەکەم یارمەتی دەدەم بەخوا هیچ کەسێک نایەتی برێ کەس هادی هیچ خێرخوا ناتەوە قەسەری برێ ئەوە دوکانێک شتەی تامی دەکەن کەس ناتێکەوە کەس ناتێ دەفتەری قەردت هەبوو هەروە کوونەوان بوو ئەویش ڕۆی هیچمانمە خوا کورسیشمان سووتە هیچمانمە برێستم دەفتەرێ قەرزێکی هەت بوو خەڵک هەبووە بۆ منە بزانێت چەند قەردارە و بێت و برێ ئەمنەوەندە قەردار بوو مەها پارەکە ئەیشیوا بە قۆتمانەوە بەڕاستی بەدیتکەی بووە منەویشوا بە قۆت نەبووە لەو قەردانێکی هەت بوو کەم تا زۆر هەبووە کڕیار بۆ منە قەردەکە لە بۆ بینتەوە نەبووشتە هی بازاری دوکاندار شتیوا بن ئەیش داواچی لێکم وچی من سووتەیە ناچم لەکەی ناگەم ناوە لە هەردی خۆشە بوو برادرمە جیرانمە ئەشام دادی ئەشای دایتە من شتی نابوو ئەرە وڵا شار و جێژنەی ئەشامایی نابوو وڵا شاما کردو ئەو شتەکە هاتیەوە الحەمدلله شکرمە کاری ئاگرەکەش دیار نییە تا ئێستا ئەلێ کوانە لە جێگیری مەحافزمان دیسان پرچەوە گوتان بەس دەمان هۆکارەکەی بزانین تا ئێستا مەش نازانین هەتا ئێستا ڕوو نەکراتەوە چێ بچنیە قماش ئەو دوکانەمان هەیە لەوێن دەرێ ئەو مەغزەنەمان هەیە ئەو دوکان قماش فرۆشمانە چەند زەرەر کرد وەڵا دیار نییە تقریبان وەڵی ناتانم برێمیانی دەکتە درۆ ئێستا کارەکان چۆن دەکرێت بۆ نۆژەنکردنەوەی بازار و دوکانەکان وەڵی ناهێنن شوێ نایلی ناهێنن مەسەەن بەلەدیە لەلایەک ناهێنی ئاسار لەلایەک ناهێنن محافز دەرێ پێشترێ محافز گوتی دەست پێکەن لۆ خۆتان چاکەنەوە ئێستا دەرێن نابی دەستکاری بکەن ئازەمای نازانم لە دەسە قەراری چێ ئەمە گۆست دەکەن بژێوی ژیانتان سە دوکانی علا کولین بکەین ئەوە ئینتزاری ئەوانە دەکەین کە قەرارێکی بدەن ئەمە دەست پێکەین بە چاکردنەوە قرار دەدەن وڵا ئەلەساز ئەوڕۆ سعات 12 سکرتێری محافز گوتی قەرارەکە دەردەچ بەرێ ئازە نازانین کو دەبی کو ناوی ژێوی ژیان لەسەر دوکان بوو وەڵا هەیە من زۆر نا ئیشی دیکەشم دەکردە من بە بڕای تو کێ و بازارە چاک دەبێتەوە وەڵاهی ئەگەر بهێلن جەماعەت هەیە چادەکە جەماعەتەکەی مەسەەن هاتیینە تەماشا ئێرەیان کردیا خەرچی بازارینە گوتیان ئەنگۆ دەست لێمەدەن ئەمە لۆتان چا دەکەن بە هەموو شتەکەم مەسەەن ئێستا کابراایەکەیە ئەوی خەیاتە دەرێ من مەشینەت دەمێ لە حسابی خۆمە مەشینە دەدەمێ شوێ دەیداتێ کابراایەکە خێرخواز زۆرە ئەوزا هەر کەسە بەناو ئاکە بەزەوە کابراایەکە خێرخوازە دەرێ من چاچی دەکەمەوە چەند جار هاتیە دەرێکاکەەوە دیار نییە ئێرەیان چاکردەوە هاتن گوتیان ڕایان گرت بەلەدیە هات پێنجشەمێ گوتی دەستکاری مەکەن تاوە چ دەکەی مەسەن ئەگەر دەستکاری بکەی غرامە دەکرێت وڵی هێوزە نازانی غرامە دەکرێت بە عملەچیان گۆ ئێرە چاک گوتیان وەرە خوارێ ئەگەر دەست نایە خوارێ دوای سزنت دەکەن ئەوها باشە ئەمگۆ ڕچونە مەحافەزەی بەێ شارەوانی دەستان ئەگەر عەزب مۆدیری نەبینێ خراپتر السلام عليكم. عليك السلام.
دەبینم لە دیار دوکانەکە دانیشتی بەڵێ کەی دوکانەکەت نۆژەن دەکرێتەوە کەی دەست بە ئیش و کاری خۆ دەکەیەوە نۆژەنم کردەوە خلاصم کردێ من ئەمن بەس ئیشی حکوومەتی مایە ئیشی حکوومەتی مایە بەڵێ چیمایە حکوومەت بیکە وڵاو کەرپچانەی کە تاوایتەوە دەبی بیکە مەزرایەکان هەموو تاوایتەوە ئەو ئیشانە مایە کاشەکەی عردی مایە مەرمەڕەکە کەی دەیکە کەی دەست پێ دەکات بەخوای من نازانەوە ئیشی حکوومەتی ئیشی من نییە ئەمنیش خۆم خلاص کردێوی لە دەستە منە ئیشی حکوومەتی مایە ئێستا حکوومەت نەهاتوە لایانی پەیوەندیدار نەهاتووە پێتان بڵێ کەی ئەو بازارەتان بۆ نۆژەن دەکەینەوە چەندی کە دەخایەنی نا بەس جێم لێ بدرێن ئەوە کەرپوز دێ و کەرپوز لە ڕێ و نازام چ ئەوان زارێ بە ئەوانە تێک چۆ زارێ با پاردوچ پێکەوە نەگاتە چێ بازارێ وەستاوشتی بنێرن ئەو کەرپچانێک کە هەروەریە ئەو دیوارەکە ئەو هایلی هاتیە بە ئەوانە بڕوخێنن خاوێنکەنەوە وەچی هادی کەف سەر لێ بدەن ئەوها ئیش زوو دەڕوە عادی بەس ئەتو چاوەڕێ کەرپسیکە تا کەرپوز دێتن زارێ وەرە ئەوانە بینەوە شێلمانی کەرپوز دەچێت والله ناوزان هەوارێن ئەوە بەمنیان گوتی وتیان کەرپوز دێتن دوکانی چیتە بوو زرک و بەرجی منداڵە تقریبان چەندە زەرت کرد چەند ئەشیاکەت هەموو سوتا هەمووی سوتا بڵێ چەند زەرت کرد بەخوای هیچ دوکانێک لە دوو دەفتەری کەمتری تێدانێ لەو قەیسەری ئەم بەیەک بەخۆم 180 وەرەقە تا دوو دەفتەرم ئەشیا هەبوو بەس بەبێز دیکۆر ئێستا دیکۆر 50 وەرەقەی دەوێتن بەرهەمی چەند ساڵت بوو وڵا ئەمە ڕۆژانە ئیش دەکەین و بە ئەشیا دەدەینەوە یعنی بەرهەمی نازان چەند ساڵ لەو بازارە کار دەکەیت لە منداڵی و لێرەمە بەڵێ یەکەم جاریشە دوکانە دەستێ نا جارش کە شوستایە بەڵێ لە هەولێرمەوە ئێستا چۆن دوکانەکەی خۆت دەست پێ دەکەوە ئایا بە قەرزە ئایا بە هاوکاری خێرخوازانە یان بۆ نمونە سیارەت فرۆشیە چۆن دەست بە ئیش و کارەکانت دەکەوێت بە وەڵاهی بە یارمەتی کەسم ناوێ هەر بخۆم هەر بەخۆم پێیان کرد ئیشاڵە خوا بردی خوش دەداتەوە هیچ کەسێک ناتوە بڵێ هاوکاریتان دەکەم کڕینەوەی کاڵاکان لە ئەستۆی من با برادرە کات زێڕنگرە لێرانە گوتی دوکانەکانتان لۆ تعمیر دەکەمەوە و تعمیریشی کردەوە زۆر دوکانی تعمیر کردەوە لێرانە خوا خێری بنووسێت دوکانەکەی خۆت بە خۆت تعمیل کردەوە یان خێرخوازێک لە بۆ چا کردەوە ئەمە ساحب دوکانەکەمی خۆم ساحب دوکانی خۆم ئەی بۆ دەبینم ئەو دوکانانەی دواوە هیچی نۆژەن نەکرایتەوە لەبەرچی خەڵک خۆی نۆژەنی ناکاتەوە یان حکوومەت پێیگوتی ئەمە نۆژەنی دەکەمەوە ئەوانە ئاسارە ئاسارە گوتیان زار ڕاگرن هەتا ئاسار دێتن تەمەشا دەکاتن ئەزە نازانم هاتیە نەهاتی ئەوەی نازانم بەس ئەگەر لۆ ئەولایە ڕابگرن لە بەرخاتری ئەو ئاسارەی بە ئەولایە بڕوە ئەوانە ئاسار نینە ئەولایە وەچی تعزیلی زۆر زێ هەیە داروشتی لێ دەدەم داروشتی بە ڕەشەکان لێ بدەن ئیش لە ناو بکەن لە خۆیان ئێستا ئیش بە بەردەوامی لێ بکرێ چەند ڕۆژ کە دەخایەنی و ئێوە دەگەڕێنەوە سەر کارەکانتان ئەگەر هەموو ڕۆژێ کاری لێ بکرێت ئەمن بە مانگە چ لە پێش چاومە ناتوانانی خۆم ئەگە بە هەم ئەویە تو باز دەکەی هەموو ڕۆژ ئیشی لە ناو بکرێ ئەم بە مانگە چی لە ناتوانانی خۆم بەڵێ بەس ئەگە هەموو ڕۆژ ئیشی لێ بکرێ ئێستا کە دەبینی ئیشی لێ ناکرێ و ڕۆژانە دەی لە دیار دوکانەکە دادەنیشی بیرکردنەوەکانی تو دەڵێ کەی بازار چا دەبێتەوە ئەو هابی پێی دەچی زۆری پێدەچی زۆری پێدەچی ئەو هابی لەبەر ئەوەی خاوێن کراوە شارەوانی و ژینگە پارێزی خاوێنیان کردەوە زبلەکانیان فڕێدا ئەمن مقابلەشکەم کرا و کاتی فڕێ نەدرا بوو گوتم گلەیم کرد بەڵام ئێستاکە گلەی ناکەم لەبەرەوەی ئەشایەکەی سوتا بوو هەمویان فڕێدا ئەو خەڵکەی تعمیری کردەوە کەرپوچ و خۆڵ و شتیوە هەستا بوو ئەوانەشیان بردە دەرێ ئەدەوەی کە حکوومەت گوتی ئەمە پارەی زبر و خاشاکان لێ وەرناگرین چەند هاوکارێکی باش بووەوە باش نییە ناباوەرگری پێم خۆشە حکوومەت وەرگری پێت خۆشەوە حەزم لێ وەرگری هاوکاریەکان کەم بوون بۆیە 6 مانگۆتی وەرناگرم 6,000 دەکات ئەتو با دوو دەفتەر ئەشیا سوستێ با ئەو 6,000شی لەگەر بیت وەنێدی سیستەمی ئاکر کوژێنەوە لەو بازارە نییە هەبوو بە سیستەمەکان دایرە حریق گوتی زۆر فەرقی هەیە لەگەر سیستەمەکەی دانرا تورکیا گوتی ئیمە ئەوروپیا مقناتیسە ئەوەی دانرا بوو لە یەکترینە دە بۆ ڕێەکان
نەدەبوو لە یەکتری نەدەبوو تقریبا لەو بازاڕی چەند دوکان سووتە وڵای ئەم ژێم لە 370 بووە بەس یەک بەخۆم ئەوها نەمژماردیە بەژماردن بەس ئەم ژێم لە 370 بووە ئێوە وەکو دوکاندارەکان هەموو ئێستان چی دەبێ ئەگەر بۆ نمونە چەند مانجی دیکە بخایەنێت هەر نۆژەن نەکرێتەوە هەر کارەکان بە خاوی بڕوا بە سستی بڕوات بەخوای ناخۆش دەبێت سوشی زۆر کەسێ ڕسقی لە سەیرەیە هەیە بێزگە بە خۆی ساعب دوکانی ڕسقی لێرەیە شاگردەکەی ڕسقیتی کرێتێکە ڕسقی لەسرە زۆر کەس یەک دوکانەکەیە چار کەس ناینە ناو دەخوا چار کەس ڕسقی لەسرە تێدەگەی چار کەس ڕسقی لەسەر ئەو دوکانەی بیتن زەحمەت دەبیتن سەلام عەلەیکم وعلیکم السلام تاوەڕەکە ئەوەی دواوە دوکانەکەی بەڕێستا بەڵێ خۆت نۆژەن کردیتەوە یان خێرخوازیان حکوومەت بۆی نۆژەن کردیەوە وەڵای ئێستا ئەوانە خێرخواز کردی ئەو جێچانە هەموو خێرخواز کردی حتا ئاخری خێرخواز کردی سێک ئەوان هەمووی چەند دوکانە سووتە سێ بەرهەمی چەند ساڵتان بوو لە 75ەوە لە 75ەوە مەلێرە لە قەیسەرینە ئێستا کارەکان چۆن دەڕوا حکوومەت کارەکان چۆن دەکات بە خێراییان بە سستیە بە قورئان کارەکان زۆر بە خاوی دەکرێت لە بۆەوەی ئێستاکە فەرمونە ئەمە ئێرێستایرەوە ئاوادان بکەینەوە چ لێرە بکەین ئەو ڕەشاتی ئەو دێتە خوارێ قق لێتە خوارێ بەعای مشتری بێدا فەقیرەی لە خۆی تەمین نییە بەسەی دەکەی دێتە خوارێ دەبی پێشە چی ئەوانە چاکەنەوە بێ خەکە لە خۆی بێتەوە سەر کار و کەسەباتی خۆی ونیە ئێستا ئەمە لە مارێ دوو براینە و دوو برامان کرێتینە ڕسمانە سەیرەیە هۆردمان کرێتین بە خۆرتمانە سەیرە ئێستا هیچ معنی بە 6 مانگ بێ ئیش بین ئێلە چی ئیشکەن چ بکەین ێ وەڵا قۆتەشمان نییە مایمداری پێ بەخێ بکەین یا قسە حەقکە ونیە شتەکە هەیە بەڕاستی عرزمان لێ زوو ئاوەدانکەنەوە بینە سە ئیشی خۆمان بۆ خوا حیساب ناکرێت بۆی قوماش مەترە مەمەتریش حیساب ناکرێتن چکە قوماش قچە گرانە سێت کوانیش هەنتە نییە حیساب ناکرێتن ئێستا بۆ نمونە ئەگەر خۆتان کارەکان بکەن بە چەندی کە دەتوانن بازاڕەکەی تەواو نۆژەم بکەنەوە والله ئێستا بە خۆمان بکەین معنای ناگاتە دوومانجی هەمووی چالەکەین هەر کەسە پێشتوانی خۆستان تام ئەم ئێستا ئەوەن دەکەرپوچانە ئیشێک عفتێ هەمووی چالەکرێ لەسەری هەتا بنی هەمووی چالەکرێ ئەوە ئاسانە هەر کەسە لەو خۆی ئێستا نایلن خەرکەش بکاتن نایلن ئێستا و قەیسەری ئەو لا ئێرە لۆ دنیا ئەو کە بچێلەکەیەوە غڕامە دەکرێ بۆ دنیا دەری دەستکای نای بکەن بە خۆمان چالەکەین على ئەساس مهندسی خۆیان دێن ئەوی نازەمەوە بەچی ئێرانی هەبوون قەدیم کریتیان ئەوان دێنەوە دەکەن ئێستا ئەگەر حکوومەت بیکایان گروپێکی نێودەوڵەتی بیکایان ڕێکخراوێک بیکاتن چەندی دیکە دەخایێنێت چەند ساڵی پێ دەچێت بەخوای لە 8 مانجی بێت تا سارەچی سار بەسەرەوە خاستن ئەڵمانیەکان هەر ئیشانە لە زناڕوە معنی بێک توانی ئەوەن دەکە لەوانەیە عفتەش پێوە بن مانگە چ پێوە بن چکە هەب بە ئەوەی بە ئاستەم ئەوە خۆ پێمان دەکەن ئیشدوان ناڕوە نا بەخوای ناڕوە ڕۆژانە دیار دوکانەکەی خۆت بەیانیان دێ ئێواران دەگەڕێەوە بەخوای بەنا سعات نۆ دێم هەتا هێواران سعات عابدی دادەنیشم بەخوای چکەیت بیر لە چی دەکەیەوە وەڵڵای بیر لە چ بکەینەوە ئەوەی هەمان بوو بێک دقی معنی بێک چکە هەموو بزر بوو چ دەکەی هیچ کەسێک بۆ نمونە نەهاتوو بڵێ کاکە من قماشەکانت بۆ دەکڕمەوە من هاوکاری دەکەم بە بەشێک لە کڕینەوەی قماشەکان تا ئێستا کەس نهاتووە هەتا ئێستا کەس نهاتووە بەس یوچی کاگ ڕۆمی هەرچی ئەو لە سەخەت دەگەرە من دێدوەچی معنی تەلەفۆنی بەس مەجالی نییە ئەو تەنها ئەو دێتەکەنە من گوتی دێم هەر ئەوەن دێ کەس کە هیچ بەس ڕێکلامە ئەی کە حکوومەت گوتی من لە پارەی 6 مانجی زبل و خاشاک لێتان خۆش دەبم ئەو بڕیارە چەند بۆ مای دڵخۆشیەوە وڵات تەبعەنە ئەو زۆر باش بوو لە بۆەوە یەتم ئیسارەکی بە عاملات داتن هونیە ئەوە زۆر باش بوو لەما بەشمانگانە چەندتان دەدا بەخوای ئێستا ئەو مانجی 50,000 کرێ ئەوە مانجی 500 مەبەستم پارەی زبڵی زبڵی وڵات تقریبا ماگانە 6,000 بوو 6,000 بوو هەندێکیان کارەبایە ئەویتکەیە تەنها پارەی زبڵ پارەی زبل 10,000 بوو 5,000 بوو کەواتە بە 6 مانگ دەکات 6,000 طبعا دەکات 6,000 هاوکاریی کەم نییە بۆیەوە طبعا کەمە بەس ئەوش هەر باشە بکرێ بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە کاسبکارانی شاری هەولێر بوو کە کاسبکارانی بازاڕی قەیسەری ئەوان بە ئومێدی ئەوەن کەوا حکوومەت هەنگاوەکانی خێراتر بکاتاوەکو بتوانن بگەڕێنەوە سەرکارەکانیان ئەوان دەڵێن خۆمان دەتوانین
ناوەی دوکانەکانی خۆمان نۆژەم بکەینەوە بەڵام ئەوەی کە پێویستە دەرەوەی دوکانەکە و سەفقی بازارەکە کە حکوومەت نۆژەنی بکاتەوە و کارەکانیشی بە خێرایی ڕای بکات ئەوان ترسیان هەیە لەوەی کە کارەکان بە سستی بڕاتن چونکە بەشێک لە کاسبکاران دەڵێن ئێمە تەنها ژێوی ژیانمان لەسەر دوکانەکەی خۆمانە ئێناشکرێت ئێمە بۆ ماوەی 6 مانگ تاوەکو ساڵێک بێکار دابنیشین ماڵ و منداڵمان چاوەڕێ ئەوەن ئێمە 2 دیناریان بۆ پەیدا بکەین ئەوان چاوەڕێ دەکەن ڕۆژێک زووتر بگەڕێنەوە سەر کارەکانیان و لە ناو دوکانەکانی خۆیان کاڵاکان بفرۆشن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ